كن كالغيث أينما وقع نفع وإذا أقبل استبشر الناس. باوك باران وابين الرومان كرده هر شوينك خلدلي خوش بيت باران بركته رحمته مباركه شويته هر شوينك تو بقسكانت هول بدا يكم باخل دينت لو فيربيه دومين يعني اخلاق دنيات لو فيربيه خلقێکی زمان شڕ نەبین خەڵکاتن بڵێ ئەرە وڵا فڵان کەسا و دەمتان بگرن قسەمەکەن بەخوام پیاوە قسە نەقڵەکات ئەڵێ زۆر جارێ ئێمە قساکەین بێدەنگە بین لەبەر حورمەتی ئەم زەرامەنیە کە ڕووی کردۆتە مەجلیسیانە مافرەتە من پیاوە لەو کەسانەیە قسا گوازیێتەوە ئەمە ذەلوەجهەینە دووڕووە بەڕوویەک لەو لایە بەڕوویەکش لەم لایە جا ئەوانە قورسترین سزایان بۆ هەیە لە ڕۆژی قیامەتە جا هەموو قیناعێک ببینن لە ساحەی مەحشەرا ببینن خەڵکانێکی زۆر نازانی بە کام ڕۆ تەماشایانکەی با یەک ڕووبین با سوودمان هەبێ بۆ عایلەکانمان سوود بە خێزانەکەت بە مناڵەکانت بگێنە ئیسفادە بە کۆڵانەکەت بگێنە کەسێکی دەستی وەستایت هەیە سوودیان پێ بگێنە بە هەموو شێوازەکان ئەگەر بەو شێوازە بووین گەیشتین بە هەر شوێنە ویستمان سوود بگەێنین دڵنیا بە کۆمەلگا خۆشە بێت بەڵام ناشکری نەبێ ئەمڕۆ کابرا خۆی ژیانی خۆیەتی ئێمە هەوڵ دەدەین ئەوەشی کە خوا دایەتی پێی خوا دایەتی بێمانەی لی سەنینەوە زەمیەکەین غەیبەتێکەین بوختانی بۆکەین ناوی ئەزڕێنین هەر لە کۆڵانەکانە کابرا تا ئێوارە کرێکاریەکە ئێوارە گەڕێتەوە وەڵا وایان وتۆ ئەو ژنەواڵێ فڵات ئەم نەخۆشیانە نیشانەی ئیمان نییە هەر کەسێ وای کرد بیناستن ئەوانە موسڵمان نین ئەوانە صفوفی منافقینن